لەم بابەتەی ئەم جارەدا لەم کورتە ڤیددیۆیەدا باز لەوە دەکەین کە چۆن بتوانین بە سادەترین کەرەستە کە لە ماڵەکانە هەیە بتوانین باشترین جۆر لە ڕاهێنان لەگەڵ منداڵەکاندا ئەنجام بدەین وە سوود لەو کەرەستانە ببینین بۆ ئەنجامدانێ. بەڕێزان لەم کورتە ڤیددیۆیەدا باز لەواکەین کە چۆن بتوانین بە کاغەزێک کە لە هەموو ماڵێکە هەیە بەم کاغەزە کە ئەتوانی چەندەها ڕاهێنان هەیە بە چەند شێوازێکی جیاواز لەگەڵ منداڵەکەیە ئەنجامی بین. یەکێک لەوانە ئەتوانین کە نقطە دروستکەین لەسەر کاغەزەکەەوە مناڵەکە بتوانێت بە قەڵەمێک بەسەر ئەو نقطانەیە بێتەوە کە ئێمە دروستمان کردووە بۆی بتوانێت پەیوەندی دەست و چاوەوە تەرکیزی و باش بێت لەو جۆرەیە. لە جۆری دووەمە ئەتوانین بە هەمان شێوە هەر نقطەکان بکەین شێوە ئەندازەیەکانی تیا دروستکەین. سێگۆشە، چوارگۆشە، لاکێشە، بازنە و منداڵەکە بتوانێت بەم بۆیانە کە ئەتوانین ئەمە هەر جۆرە بۆیەک بێت گرنگ نییە مهمەوەی ڕەنگەکان بێت بتوانێت بە ڕەنگەکان پڕی کاتەوە ئەگەر ئەو ڕەنگانە خۆی زانی بە حەزی خۆی بێت پڕی کاتەوە یان ئەگەر مەبەستمان بێت ڕەنگەکانیشی لەگەڵا فێرکەین ئەتوانین جۆری ڕەنگەکەی پێ بڵین بۆ نمونە پێی بڵین چوارگۆشەکە بە ڕەنگی سوور هەرچەنە ئەمانە تۆزێک بە پێی ئاستی مناڵەکان ئەگۆڕێت ئەگەر مناڵێک ئاستەکەی بڵێن کەم بێت ئەبێت یەک شتەکانی پێ بڵین بۆ نمونە پێڵێن ڕەنگی سوور بەکاربێنە پێی ناڵێن چوارگۆشەکە ڕەنگی سوورکە لەبەرەوە مابێ بە دوو جۆر کە فەرمان لە یەک کاتە لەواچێ بۆ مناڵەکە ئاستی نزم بێت قورس بێت بەڵام ئەگەر مناڵەکە ئاستی باشتر بێت ئەتوانین بە دوو فەرمان پێ بکەین. لە دوای ئەوەی کە ڕەنگەکەیشی کرد ئەتوانین بەم جۆرە مەقەستە کە هیچ زەرەرێکی نییە وەکۆی بینن هەرخۆی باغەیە مەقەستەکە ئەتوانێت مناڵەکە دەستکا بە بڕینی ئەو شێوەیە یان بڕینی ئەو پیتێکە نووسیمانە یان بڕینی ئەو گوڵە ئەو خانووە ئەو شتێکە دروستمان کردووە. ئەم جۆرەی تریژ هەیە لە مەقەست ئەم جۆرەش بڵێن هەر مەترسی کەمترە لەبەرەوەی وەکۆی بینن بەم شێوەی ئاسنە ئەمەش بۆ بڕی نەتوانین بەکاری بێنین بەڵام باشتر وایە گەر بتوانن ئەم جۆرە بەکار بێنن زۆر بێمەترسیە و هاتوانین سوودی لێ بینین. جۆرێکی تر هەیە لەم ڕاهێنانە کە ئەتوانین بۆ مەچەک سوودی لێ ببینین بۆ ئەفو بۆ پەنجەکان بۆی کە بتوانینە ماسوولکانی پێ بەهێز بکەین مناڵەکە بتوانێت خۆی کاغەزەکە بگرێت بە یەک دەست بەم شێوازەی کە ئێستا من ئەنجامی ئەدەم بە یەک دەست بتوانێت کاغەزەکە لول بکات لە دەستیا ئەمە چەند جارێک دەتوانێت دووبارەی بکاتەوانێ ئەمە وا کات کە تەرکیز بکاتە سەرم دەسەی و بەم دەسەی واتوانین بیشی گۆڕین بەو دەسەی تری یان زیاتر بۆ ئەوەی بەکاربێنین بە چ دەسێک قەڵەم بەکارێنێت ڕاستیان چەپ بەو دەسە هەوڵبین چەند جارێک ئەم ڕاهێنانە ئەنجام بدات. بەڕێزان کۆی کە باسمان کرد دەتوانین بەم شێوازە بۆ نمونە ئەگەر بمانەوێت خانوویەک دروستکەین ئێمە ئاوا نقطەکانی بۆ دروستەکەین بەم شێوازە مناڵەکە وا لە یەکەین کە بەسەر ئەم نقطانەیە بێتەوە لەواچێ مناڵەکە لە جاری یەکەمان نەتوانێت بەم شێوازە بەڕێکی بێت لەواچێ بۆ نمونە ئاوا بە خواری بتوانێت ئەم شتە ئەنجام بات بەڵام کێشە نیە چەند جارێک ئەمانی بۆ دووبارەکەینەوە بە چەند شێواز و بە چەند چۆنڵی بە چەند کڵێشەیەکی جیاواز هەتا مناڵەکە بە تەواوەتی دەسی ڕایە جاری وایە مناڵەکە حەزی لە گوڵێکە ئەتوانین ئاوا ئێمە نقطەی گوڵی بۆ دروستکەین شەر نییە هەر خانوو یان ئەتوانین زۆرتر لەسەر حەزی مناڵەکە حەزی لە چی بێت بەو شێوازە ئێمە ئەم شتەی بۆ دروستکەین لەواچێ مناڵەکە حەسکا بە یەکێک لەم ڕنگانە بەسەر ئەوەیە بێتەوانێ ئاسایی لە بریەوەی قەڵەمەکە بێت ئەتوانێت بەم ماجیکەیان بەم ڕەنگە بەکردارەکە هەستێت زۆرترین تەرکیزمان کە لەسەری بێت ئەوە بێت کە مناڵەکە بتوانین حەزی مناڵەکە زۆرتر بەکاربێنی لەم جۆرە ڤیددیۆیە بۆی بە حەز و خولیایەکی زۆرترەوە ئەنجامی ئەمە بێت لە بەشی دووە ماوەکو باسمان کرد لە شێوە ئەندازەیەکانە بۆ نمونە ئێمە ئاوا کڵێشەی چوارگۆشەی بۆکەین ئێمە ئاوا شێوەی بازنەی بۆ کێشین شێوەی سێگۆشەی بۆ کێشین بەڵام باشترین شت ئەوەیە لە بیدایەتە ئێمە بتوانین شتەکان بە گەورەی بۆی دروستکەین بەم شێوازە بۆ ئەوەی مناڵەکە هەم بتوانێت مەساحەی هەبێت بۆ دەستی کە بتوانێت بیکات دواتر کە مناڵەکە هات ئەمەی پڕ کردوانێ ئەتوانین
ئیش لەسەر فێرکردنی ڕەنگەکان بکەین وەکو لە بیدایە تا باسمان کرد گریمان ئەمانەیە مناڵەکە فێری ڕەنگی سوور بکەین پێڵین چوارگۆشەکە بە ڕەنگی سوور پڕی بکەرەوە یان وەکەوەی کە باسمان کرد بە پێی ئاستی مناڵەکە لەسێ بە پڕکردنەوەی ئەمە لە بیدایە تا مناڵەکە سێرەکەی ئاوا دەرچوونیە بێ لە ناو چوارگۆشەکەیە بەڵام ئەمانە ئەتوانین هەمووی تاریخی لێبین بۆ نمونە ئەمڕۆ گریمان 9/6/2020 ئەینووسین لە پشتەوە دایانین هەڵیەگرین ئەمە بە چەند جارە دووبارەکردنەوە دواتر لە تاریخێکی ترا سێرەکەین لە دوای مانگێک لە دوای 2 هەفتە لە دوای چەندێک سەرەکەین مناڵەکە بەرەبەرە ئەم شتانەی نەماوە زیاتر تەرکیزی خسۆتەوە ناو چوارگۆشەکەەوە بەباشی ئەنجامیات ئەو کاتە بۆمان دەرەکەوێت کە مناڵەکە سوودی لێ بینیەوە توانیوێتی تەرکیز و پەیوەندی دەست و چاوی بەیەکەوە بەکاربێنێت لە بەشەکەی تراوی کە باسمان کرد مناڵەکە بتوانێت بەم قەڵەمە ئەو شتەی کە کردوێتی بیبڕێت لەسەر ئەو چوارگۆشەی کە خۆی کردوێتی ئەمە گریمانێسان مناڵە بیدایەتەتی نەیتوانیەوە بەردەوام بێت بەم شێوازە تەوانێمە بۆ هەر ڕاهێنانێک وەرەقەیەکی جیاواز بەکارێنین ئەمە بۆ تێگەیشتنی بەڕێستانەکە هەمومان لەسەر یەکدانە کردووە ئەم مناڵە بەم شێوازە ئەمەی بڕیوە هەم لەمەیە ئەتوانێت ماسوولکە بچووکەکانی پەنجەی بەهێزکات و هەم بتوانێت ئەمە لە پشتەکەیە بۆ خۆمان تاریخەکەی نووسین و هەڵیەگرین لە دوای چەند جارێک لەمانە کە دووباری کردەوە بۆ نمونە ئەم جارە چوارگۆشە بوو جارێکتر بازنە سێگۆشە هەرچێک لەمانە تاریخەکە وەکووتمانەی نووسین بۆی بە دووادا چوون بۆ ئاستی مناڵەکە بکەین لە کاتێکا سیرەکەین ئاستی مناڵەکە بەرە و پێشەواچێت جۆرێکی تریان ئەوەی کە باسمان کرد هەست و بینین بوو لەم پارچە کاغەزە ئەمە وەرەقەیەکی ئەیفۆڕە ئەکرێ لە ماڵەوە ئێوە لە دەفتەرێکا وەرەقەیەک بدڕن شەر نییە هەر ئەم وەرەقەیە بێت و پارەی پێ بدرێت هەموو ماڵێک دەفتەری تیا توانن لە دەفتەرێکی بڵین سجلەکان هەیە ئەتوانین پەڕەیەک لێکەینەوانی و میشانی لەسەرکەین ئەو جۆرەی تری ڕاهێنانەکە ئەمە بووکە مناڵەکە بتوانێت خۆی ئەم کاغەزە بەدەستی بتوانێت ئاوا لولی بکات لەناو دەستیە ئەمەش بە چەندەها جارەتوانێت ئەم جۆرە چالاکیە دووبارە بکاتەوە.